میوانه که میهجای ناس تو دیگه منه برئیس دکتر سلیمان عبدالله بسپور اداره دان آوی و مامۆستایزانیگه دکتر بخیر بی. سپاس سلامت بی. جیاوازی هرمی کردستان لگل عراق خوشت بینی. بله. چون لیده دی توامه. جیاوازیشی زوره بالتأكيد لبروي اما دو حالتي دبي لي كان باسي بكينو حالتي يكم اما بيش اوي بي بخاون بريار وباش اوي كبوين بخاون بريار كضلين كبوين بخاون بريار باش اوي كردستان رزقار كراو حكومه هرمی كردستان دروز بو يتر او درامتك او تبن دستي خومان برياري لي دينو اما يك دو اوي العراق هي سرساوكي كردستاني گەورە بیتن باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژئاوا لای خۆمان باشووری هەموو سەرچاوەکەی لای خۆمانە بەبتالی ئەو ئاوەی کە لای خۆمانەوە دروست دەبێتن ئاوەیە دەگاتەوە خاڵی سێم ئێمە بەحقەت پێشترێ سوودمەند نەبووینە لەو ئاوەی کە هەیە و پرۆژەکانمان تا ڕادەیەک سنووردار بوو ئێستا هەست دەکەی ئەو پرۆژانەی هەیە لە کوردستان پرۆژەی زۆرن یعنی دوو لایەنی هەیە لایەنێکیان ڕنگدانەوەی کۆمەڵە قەیرانێکە کە قەیرانی ڕۆژە ئەو ڕۆژگارەیە کە پەیوەندی بە سیاسەتی ئاوی وڵاتی وەکو تورکیایە ئێرانەوە هەیە کە ئابای کردی ئاوەکە کەم ببتەوە لەلایەکەوەی پەیوەندی بە گۆڕانی ئاوهاوە هەیە ئەمە وەکو دەی ڕنگدانەوەیەکە لە بۆ قەیرانێک لەلایەک تریشەوە هەست دەکەی ئەو پرۆژانە لە سوارچەوەی استراتیزیەکی دوورمەودا کاری لەسەر دەکرێتن بۆی ئەو دەرامەتە لە کوردستانەوە سوودی خۆی بگەینیت ئێمە ئەوە دەرامەتەکە تۆ بتەوێنێتەوە وەکو نەوت دەرامەتەکە دەبێت سوودی هەبێتن بۆ ئەو کۆمەڵگایەی کە لەسەری دەژیتن چ ئاوی ژێرزەوی بیتن چ ئاوی سەرزەوی بیتن بەڵام من لێکوانە فۆکس لەسەر ئاوی سەرزەوی دەکەمەوە ئەو پێشترێ دەڕۆیشت بێەوە ئێمە ئیسفادی لێکەنەوە ئێستا بەنداوی لێ دروست دەکرێتن پرۆژەی ئاودەری لێ دروست دەکرێتن پرۆژەی گەیاندنی ئاو بۆ شارەکانی لێ دروست دەکرێتن ئاوەڕۆکان دروست دەکرێتن ئاو پاک دەکرێتەوە دیدگایەکی نوێم هەز دەکەم دیدگایەکی نوێ هەیە بۆ مامەڵەکردن لەگە ئەو دەرامەتە لە ڕۆژگاری ئێستادا و ئومێدەوارم ئەو بابەتە بەردەوام بی بحقەت چونکە ئەم دەرامەتە دەچێتە چوارچێوەی وەکو چۆن دەڵێت دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان. دکتۆر هەڵبەتە لە هەموو سێکتەرەکانە کابینەی نوامی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری ئەساسی کردووە لە باری ژێرخانە بوونە ڕێگاڵبان و ناوچەی پیشەسازی بە پیشەسازیکردنی بەڕووبوومی کشت و کاڵ و کارەبای 24 کاتژمێری گەیاندنی پرۆژەی ئاو وەکو هاوی فریاگوزاری ئەوەی هەولێر کە لە هشکە ساڵیەکی کەمێنەدا بوو کەواتە ئەگەر ئێمە باسی ئاو بکەین تو نابینی ئەوەی حکوومەت دەکات فعلا پلانێکی استراتیجیکی دوورمەودایە تازەوتم ئەمە هەست دەکەی بەردەوام دەبێت ئەمە دەبی بەردەوام بێ بەحقەت هەرمەزالی ئەوەی تێدانەیە پشتگوێ بخرێتن ئەو پرۆژەیە یا ئەو استراتیزیە دەبێت دوورمەودا بیتن تەنانەت لەوانەیە وا پێویست بکاتن لەو ڕۆهاوە سیاست ینی ئەنجومێنێکی باڵای ئاو لە کوردستانەوە دروست بکرێتن دەست لەسەر هەموو کایەکانی پێویست بە ئاوە لە کوردستانەوە بباتن و ئەو ئاوەکە هەیە ئەو دەرامەتێک لە کوردستانەوە هەیە بەکار بێتن بۆ خزمەتکردنی کوردستان و دانیشتوانی کوردستان و داهاتووی کوردستان من ناڵێم وەکو کارکتێکی سیاسی بەکار بێ من باسی ئەوە ناکەمەوە لەبەرەوەی ئاو پێداویستێکە لە پێداویستەکانی مرۆڤ پێویستە ینی فراهم بکرێتن بۆ هەموو تاچێک لە تاکەکانی کوردستان بەڵام لە هەمان کاتدا پێویستە وەکو کاڵایەک لە بواری ئابووری بەکار بێ نەک بۆ بەکارهێنانی کەسی و ماڵان نا بۆ کایەکانی پەیوەندی بە ئابووریەوە هەیە پێویستە وەکو کاڵایە وەکو سلعەیەک وەکو نرخێک چێبیتن ئەوەی ئەمن دەیبینم وەکو پسپۆڕێک لە بواری سیاسەتی ئاو هەز دەکەی تو ئەوەی دەکرێتن سیاسەتێک و استراتیجیەکە تەکتیک نییە استراتیزیەکی دوورمەودایە کاری لەسەر دەکرێتن لەبەرەوەی ئەگەر تەمەشای پانتایی پرۆژەکان بکەیت لە زاخەوە هەتاوەکو دەگاتە گەرمیان هەتاوەکو ئەڵۆندا ینی پرۆژە لەسەر ئەلوان دروستکرایە پرۆژە لە زاخۆ دروستکرایە بەدەیەها پۆند دروستکرایە ینی ئەو پۆندانە پێشترێ بەڕاستی نەدەکرا پۆند وەکو چۆن دەڵێ یەکێکە لە ڕەمزەکانی ئەو حکوومەتە دروستکردنی ئەو بەنداوانش ئەتو ئێمە دەبێ ینی وەکو پەنجە بۆ خاڵێک ببین ئێمە لە ئۆکسۆمەلەی بارێکی بارودۆخێکی دارایی باش نینە و بودجەیەکی باشیشمان نییە خواگە بودجەکە وەکو ئەو بودجە لە عێراق هەیە فراهم بکرێتن ئەو پرۆژەی گەورە توانین دروستکەی بەڵام بەو داهاتەی کەمەیە ئەو پرۆژانش بەڕاستی شتێکی باشە و من دەستخۆشی لە حکومەت دەکەم. بەڵێ دکتۆرێ بەکە ئێستا قسایکەین سێ دیمەنی ڕاستەوخۆ سێ بەنداوی گرنگی کوردستان لەسەر شاشەیە بەنداوی پریس کە لە سێکەوتە سنووری پارێزگای هەڵەبجەوە زیاتر لە 748 میلیۆن دینار لەلایەن حکوومەتەوە بۆ تەرخان کراوە هەر سێ بەنداوەکە ئاوی تێ بەس خۆ دەزانی ینی وشکە ساڵی بووە بە تایبەتی ساڵی ڕابردوو وشکە ساڵیەکی زۆر سەخت بووە هەرچونێک بێت ئەو دیمەنانە دیمەنی زیندینە بینەران کە ئێوە دەبینن ئێستا لەسەر شاشە کوردستان 24 سێ بەنداوین گرنگین کوردستانی گومەسپان کو سێیان بەندا بەسەر ئاستی هەرێمێ لە هەولێرێ تێتە دروستکردن بێگومان خەندسە دامادەمدا
پریسا کەواتە دکتۆر چارچوبێ وان گوهارتن کێشاوە گوهارتن مەترسیدارن عێراق کەبیتە چەقێ وان گوهارتنا ئەمێ بینین عێراقی بەرەف چۆڵستان بوون و بیابان بوونێ دیچ ڕەوشێکی گەلێکی خراپ هەیە کەواتە دوی چارچوبیدا ئەف سیاسەتە حکوومەت پەیڕاو دکە تا چەند گرنگە دوێت تاوقیتێدا بتایبەتی چارچوبێ وان گوهارتاندا وەکو باسم کرد ئەمە هەم استراتیجە ئەوەی ئەمە دەیبینم هەم ڕنگدانەوەیەکە بۆ ئەو قەیرانانەی کە هەیە تۆ بینە پێش ساوی خۆتەوە ئەو ئاوای پێشترێ دەهاتەوە لە ئێران ئیسفادە لێ نەدەکرێت ئێستا ئێران ئیسفادە لێ دەکاتن بەڵام ئێمە گرفتێکمان هەیە بە حقیقەت لەسەر مستەوای ناڵێم لەسەر مستەوای هەرێمی کوردستان لەسەر مستەوای عێراقەوە عێراق تا ئێستا لە ڕووی دیبلۆماسیەوە نەیتوانێت کێشەی ئاو لەگە ئێران و لەگەڵ تورکیا عیلاج بکاتن یعنی چارەسەر بکاتن بۆیە ئەوان پرۆژەی خۆیان دروست کردیە و ئەو پرۆژانە کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر بڕی ئەو ئاوەوە دروست کردووە کە دێتە ناو عێراق و بە تایبەتی ئێمە بزانین ناوەڕاست و باشووری عێراق بە شێوەیەکی وەکو ڕەها پشت بە ئاوی سەرڕووی زەوی دەبەستی وەکو کوردستان نییە ئێمە زەوی بەراویشمان هەیە و زەوی دێمیشمان هەیە ئەوەی پشت بە بارانەوە دەبەستی لەوێن دەرێ باران کەمە بۆیە قەیرانەکە لەوێن دەرێ زیاتر زەق دەبتەوە و ئەو باڵەپەستۆیەی دەکەوتە سەر ناوەڕاست و باشووری عێراقەوە من وای بۆ دەچم ڕنگدانەوەی لەسەر ئێمەەوە هەبێتن لە دوا ڕۆژدا و حکوومەتی عێراقی وەکو پاڵەپستەوەیەک و کارتێک لە بەرامبەرمان بەکاری بینیتن بەڵام ئەوەی لە دەستور هەیە لە مادەکانی دەستور هەیە ینی ڕێگە بەوە داتن لە کوردستانەوە ئەو پرۆژانە دروست بکرێتن کە خزمەت بە هەرێم دەکاتن و پێم وایە ئەو پرۆژانەی کە لە کوردستان هەیە خزمەت بە ناوەڕاست و باشووری عێراقیش دەکاتن شتێکت بەبیر بینمەوە لە ساڵی 1970 دکتۆر شاخر خەسبا کە جوگرافی ناسێکی عێراقی دەڵێ ئەو پرۆژە ئاویانی لە کوردستان لە هەرێمی کوردستان هەیە مەبەست لێکوانە دوکان و دەربەندیخانە دەڵێ ئەوەندە ینی سوود بە ناوەڕاست و باشووری عێراق دەگەینی ئەوەندە سوود بە کوردستان ناگەینی ئەو پرۆژانەی ئێستا دیمەنەکانیان لە سەر شاشەکەەوە دیارە ئەمە لەلایەکەوە چارەسەری کەم ئاوی دەکاتن بەهۆی کەمی دابارینەوە لە لای شتریشەوە دەبێتە هۆی ئەوەیەکەوە باڵین ئەو ئاوەی کە لە ئاوی ژێرزەوی ئێمە دەستی بۆ دەوێنێ کەمتر دەستی بووێ ئەو ئاوە دەتوانانی استفادە لێ سوودی لێ بینی بۆ کاری کوشتتوکاڵیەوە ئەو ئاوە دەتوانانی سوودی بینی بۆ کۆمەڵێک سێکتەری گەشت و گوزاریە بەخێوکردنی ماسیە جاسوانم ئەمانە هەموو سوودە بەڕاستی لە کۆتاییدا سوودەکان حکوومەتی عێراق پێت وایە دکتۆرە کە لەمە بەدەستی حکوومەتی عێراقیەوە بە دەمێک بۆ هەرێمی کوردستانی نەخنکان دەبا بەڵێ ئەو پرۆژانەی لە کوردستان دەکرێتن من گومانم نییە لەلای حکوومەتی عێراقی لەوانەیە پیان خۆش نەبی بە حقەت ینی من ئەوەی دەبینم ئەگەرچی هەموو ئەو پرۆژانەی کە هەیە لە پلانی استراتیژی حکوومەتی عێراق 2014 بۆ 2035 وجودی هەیە یعنی لەوانەیە لە 1970 ئەو پرۆژانی لە کوردستان هەیە و جێبەجێ دەکرێتن لە پلانی استراتیژی حکوومەتی عێراق هەیە لە پلانی استراتیژی ساڵی 2014 بۆ 2035 بەڵام لە بواری جێبەجێکردنەوە ئەوەی لێرە جێبەجێ دەکرێت لەوێ جێبەجێ ناکرێت کەواتە پێشتر پسپورێکی هەر ئاو بێگومان عەرەب بوو لە بەغدا لێرە میوانین بوو باسی ئەوەی کە حکوومەتی عێراق هیچ استراتیژی پرۆژێک نییە هیچ نەخشەرەیەکی استراتیژی نییە بۆ چنگێتی ڕۆبەڕۆبوونەوەی ئەو تەحەدایانە کە هەیە زیاتر لە 20 ناوچە عێراق کە ناوچەیەکی زۆر گرنگن خەریکە هەمووی بێتە چۆڵستان ئەوە ڕاستە حکوومەتی عێراق بەشێوەیەکی جدیش لەسەر ئەمە ناکات ئەوە ڕاستە بەڕاستی لەوانەیە پەیوەندی بە دوو لایەنەوە هەبی لایەنێکی پەیوەندی بە گەندەڵیەوە هەبی بە حقەت ئەمە ینی من باسی ناکەم بەڵام راپۆرتی نێودەوڵەتی هەیە خەڵکی ئەکادمی هەیە باسی دەکەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دومیش ئەو ئاوەی لەوێن دەرەیە لەوێ دروست نابی لۆیان دەچی بۆیان دەچیتن یعنی مەسەرەن ئاوی فوراتەوە لە تورکیاوە دەگاتە سووریا لە سووریاوە داخلی وێن دەرێ دەبیتن بۆیە وەکو چۆن دەڵێت بەرهەمهێنی ئاوەکە نینە بەڵام وەرگری ئاوەکەنە ئیتر کۆمەڵە پرۆژەیەشان هەیە بە حقەت ئەو پرۆژانە لە 60ەکان 70ەکان 80ەکان 90ەکان تا ڕادەیەک دروستکرایە بەڵام گرفتی دابەزینی ئاستی ئاوی ئەو ڕووبارانە و بێجگە لەوەی تێکچوونی کوالیتیەکەی ئەمانە گرفتن لەسەر ئاستی عێراق بە حقەت تا ڕادەیەک دەتانم برێم کاری جدی لەسەر نەکرایە حتا لەسەر مەسەلەی ڕۆبەڕۆبوونەوەی گۆرانکاری کەشاواش لە عێراق ڕخنە لێ دەگرێت حتا هاوڵاتیانیش بەڵێ ئەنی بوونیە کە وڵاتێکێکەوێتە چەقێ وڵاتانەی ئەو ناوچانەی کە زۆر کاریگەری خراپی گۆرانکاری کەشاوای لەسەر ئەو راپۆرتی زۆر لەو بابەتەوە کرایە بۆ لێکۆڵینەوەی ئەکادمی زۆر کرایە لەسەر ئەو بابەتە بە حقەت هەمووی ئاماژە بەوە دەکەنەوە کە کاری جدی لەوێن دەرێ نەکرایە کاری جدی لەسەرەوە نەکرایەتن بۆیە نەهامەتیەکە بەڕاستی بۆ خەڵکەکەیەتی تەنانەت ئێستا
خۆی کاکاوگار ئاو بۆ چەند سێکترێک بکاردێ بۆ کوشتتوکاڵ بکاردێ بۆ پیشەسازی بۆ خزمەت گوزاری وانە بکاردێتن اینجا لە هەمووی گرنگتر بۆ خواردنەوە بکاردێت کە ڕێژێکی زۆر کەمە کە ڕێژێک یەکجار زۆر کەمە تەنانەت بۆ خواردنەوەش ئێستا چەندین شار لە ناوەڕاست و باشووری عێراق گرفتی بەدەستێنانی ئاوی خواردنەوەیان هەیە یعنی ئەمە بڕاستی کارەساتە بۆ حکوومەتێکی وەکو حکوومەتی عێراقی کە خاوەنی ملیارەها دۆلارە کە نەتوانیتن مثلەن ئەو خزمەت گوزاریە بۆ دانیشتوانەکەی جێبەجێ بکە بە بەراورد بۆ نمونە وڵاتێکی وەکو کوێت وەکو بەحرێن قەتەر ئیمارات سعودیە خۆ ئەمانە ڕووباریان نییە ئاوی ژێر زەویشیان نییە ئەمە هەموو ئاوی سوێرە پاچی دەکەنەوە و وەکو چۆنگەلەکەتی خزمەت گوزاری لە ناو وڵاتەکە بەکاری دێنن بەڵام بەداخەوە لە عێراق تا ئێستا ئەو گرفتە هەیە یعنی دیاردەی بە بیابان بوون لە عێراق گەیشتە ئاسێکی یەکجار زۆر بەرز کات وای لێ هاتیە زەویەکەی زۆر بێکەلک بووە ینی و بەرهەمیشی کەم بووە نفوزەکەشی بە شێوەیەکی سەر و ستانداردە جیهانیەکان زیاد دەبێت یەکێکە لە ڕێژە هەرە بەرزەکان لەسەر ئاسی جیهان لەگەڵ ئەوەی ئێستا 70 دەوڵەت لە جیهان هەیە لە باتی دانیشتوانی زیاد کە دانیشتوانی کەم دەکات عێراقی لە دەوڵەتانەیە دانیشتوانی زۆر بە خێرایی زیاد دەکات ئەمەش کاریگەری نییە لە دو ڕۆژە ئاو سەرچاوی سەرەکی ژیانە بەڵێ بەڵێ ئەو ئاوەی ئێستا بۆ کە پێویستە لە ساڵ ئێستا 2025 بۆ ساڵی 2030 چەند جار زیاد دەکاتن ئێمە ژیانیش گەشە دەکات کاکە ئەو ئاوەی ئێستا من مەسەن تاکێک لە عێراق بەکاری دێنی زۆر جیاوازە لەگەڵ قەبارەی ئەو ئاوەی مەسەن لە 60ەکان و 70ەکان بەکاردات ئێستا زۆر زیاترە پێداویستەکان لە دوای ئێمە باسی ئاوی ژێر زەویش بکەین ئەو پرۆژەی فریا گوزاری خێرایی بۆ هەولێر کە ئێستا بێگومان ئاو دێتە هەولێر بە شێوەیەکی زۆر باش ئەو پرۆژەیە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بۆ سلێمانیش جێبەجێ دەکرێت بۆ کوێش جێبەجێ دەکرێت کەواتە ئەمە تا چەند ئەبێتە هۆی پاراستنی ئاوی ژێر زەوی لەبەرەوە بە سەدام بیری ارتیوازی داخراوە بەڵێ پێشترێ لەسەر ئەو بابەتە بەڕاستی قسەمان کردیە ئەمە یەک لە پرۆژە هەرە گرنگەکانە ئەم باسم کرد ینی لەسەر ئاستی عێراق و پرۆژەی ئاو تەکلیفی 9 میلیارد دلار بکات تقریبا 480 میلیۆن دلار بکاتن ئەمە پارەیەکی کەم نییە پارەیەکی یەکجار زۆرە ئەو پرۆژەیە کە لە هەولێرە جێبەجێکرا کە وای کرد مثلەن ڕێژەیەکی زۆر کەم لەوانەیە لە کەمتر لە 2% ئاوی زێ گەورە دابین بکرێتن بۆ یەکێک لە پێداویستە هەرە گرنگەکان ئەوش پێداویستی مەسەن ماڵەکان و خانوەکان و کەسەکان و ئەمانەیە گەیاندنی ئەو پرۆژەیە یا دروستکردنی پرۆژەیەکی هاوشێوە بۆ شاری سلێمانی یەکێکی تر بۆ هەڵەبجەوەی لەوانەیە پێویست بکە بۆ سۆران بۆ دوهۆک بۆ چەمسەماڵ هەیە بۆ قوشتەپە هەیە لە دەروبەرمانەوە ئەم پرۆژانە هەیە بەڵام کەمتر فۆکسی لەسەر قوشتەپە هاتووە زیاتر لە 70 گوندیش بێژگە لە سنتەری قەزاکە مفەلێوی کارێکی یەکجار زۆر چاکە و من دەستخۆشی لە حکومەت دەکەم وە خۆزگە هەموو شارەکانی کوردستان پرۆژەیەکی هاوشێوەی ئاوایان زۆریان هەیە پرۆژەی خۆزگە هەمووی زیاتریش بێتن شتێک هەیە لە گۆڕی تۆ شاری هەولێر ئێستا ڕوبەرەکەی تقریبا 300-400 کیلومتر چوارگۆشەیە کاکە 30 ساڵ پێش ئێستا ڕوبەری هەموو هەولێرە نەدەگەیشتە 100 کیلومتری 80 کیلومتر ئێستا چەندین جار زیادی کردیە نەک بە شێوەیەکی ئاسۆی زیادی کردیە بە شێوەیەکی ستونی زیادی کردیە تەلاری گەورەی لێ دروستکرێ ئەمانە دوگە تەماشای شاری هەولێرە بۆ پانتایەکی جار گەورەی هەیە ئەو پانتاییە گەورە کاکە پێویستی بە خزمەتگوزاری ئاوە هەیە ئێخۆ ئاویش بە لە ڕێگەی تۆڕۆ ئەمە ئیشە کارە یعنی کارێکی ئاسانیش نییە بە حقەتەوە بێزگە لەوەی ئاوی ژێرزەوی ئەو ئەوەی کە هەیە میلیۆنەها ساڵ دڵۆب بە دڵۆب دروست بووە بەڕاستی کاتی ئەوەی هاتیە دەستی لەسەر هەگری دەستی لەسەر بەڵێ دکتۆر گەلێک سپاس دکتۆر سلێمان عەبدوڵڵا پسپۆری سیاسەتە ئیدارەکردن ئاوێ گەلێک سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش